الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. لبابة صفات حروف داين درس رابردو أو صفتانا أو دربريني دنگانا من خويندن كبيزوانيان هي صفات حروف المتضاد أو بيتاني كبيزوانيان هي قلت من ده صفات من هي لكاتي دربرينيان هر دویان لەگەڵ یەکتری عکسی یەکترین یەک و دوو عکسی یەکترین کە یەکەمیان هەمز بوو کە دەپیتە فەحەثەه شەخص سەکەت ئەوانە لە کاتێک گوتنیاندا گوتمان پێویستە هەناسەیان لەگەڵ دەرچێ بە تایبەتی ئەگەر سکون بن یا بکەونە کۆتایی وشەوە. عکسەکەیان چی بوو؟ جەهر بوو. پیتەکانی دیکە لە کاتێک گوتنیاندا پێویستیان بە ڕاگرتنی هەناسە هەیە، هەر لە خۆ هەناسە ئەگەر بە تۆبزی دروستی نەکەی دروست نابێ. دواتر سێمان هەبوو شیددە بوو ئەجید قەت بەکەت ئەجید قەت بەکەت هەشت پیتن لە کاتی گوتنیاندا دەبێت تۆزێک مەخرەجی پیتەکەی ڕاگری بۆی پیتەکە بە توندی دەرچێ، تونتر لە پیتەکانی کە دەرچێ. ئەجید قەت بەکەت حەکسی شیددەی چییە؟ تەڵەن ڕەخاوەیە ئەو پیتانن کە پێویستە بە نەرمی لە شوێنی خۆیان لە مەخرەجی خۆیان بەڕێیان کەین کە 16 پیتن، 8 پیت شیددەیە، 16 پیت تەبەن ڕەخاوەیەکە ئەوە 24 پیت، 5 پیتمان دەمێننەوە کە پێیان دەوترێت لین عومەر، پێیان دەگوترێت حروفی بەیینە یا حروفی متەوەسیتە کە نە زۆر توندن نە زۆر نەرمن. دواتر ئیستیعلامان هەیە، پیتە بەرزەکانمان هەن، خوسە ضەختین قڵ کە پێشیان دەگوترێت پیتە قەڵەوەکان کە ئەوەی لە کاتی گوتندا دەبێت هەمیشە دەمت پڕکەی لە سەوتی پیتەکە. عکسی ئەو حەوتانە بچیە؟ ئیستیفالەیە کە پیتە ناسکەکانن، پیتە نزمەکانن کە بە مەڵاشووی خوارێ دەیانڵێ و لە کاتی گوتنیاندا دەنگت ناسک دەکەیەوە. دواتر شەشەم و حەوتەم و هەشتەممان هەیە کە حەوتەم ئیطباقە صاد و ضاد ط و ض وایە صاد و ضاد تا ض. ئەو چوار پیتە کاتێک دەیانڵێین دەنگمان لە بەینی زمان و مەڵاشوودا ڕادەگرین و پڕ بەدەممان دەیانڵێین، هەم بە قەڵەوی دەیانڵێین، هەمیشمان بەشێک لە قەراخی زمانمان لەگەڵ مەڵاشووی بەیەکەوە دەنووسێنین، سەوتەکەی لە بەینی دەنگمان لە بەینی زمان و مەڵاشوودا ڕاد ئەڵطا ئەڵطا ئەڵضا ئەڵضا ئەڵصا. دوای وی عکسی ئیطباقی ئینفتاحە. هەموو پیتەکانی دیکە لە کاتی گوتندا پێویستیان بە ڕاگرتنی دەنگ نییە، دەنگیان لەگەڵ بەڕێ دەکەی، هەر یەکیان تۆزە هەوایەک لە ناودەمتدا دەڕوا و بەڕێ دەکرێ. دواتر ئیزلاقمان هەبوو، ئیزلاق ئەوەی کە بە لێکدانی زمان و مەڵاشوو دروست دەبن یا بە لێکدانی لێوەکان دروست دەبن کە بریتین لە چەند پیت؟ فەڕە من لوب، سێ پیتیان لام نون ڕا دەبێت زمانمان لەگەڵ مەڵاشووی لێک دەین ئەو جار دروست دەبن، وایە ئەل ئەڕ ئەن. دوو سێ پیتیشیان ئەم ئەب با و فا و میم دەبێت لێوەکان لێک دەین. عکسی ئیزلاقی چییە؟ ئیسماتن کە هەموو پیتەکانی دیکەنە کە ئیسمات زۆر ئیشمان پێنابێت لە قورئانەدا. دواتر دەگەینە ئەو سیفەتانەی صفات حروف غەیر متەضاد، چۆنیەتی خوێندنەوەی ئەو پیتانەی کە پێچەوانەیان نییە، سیفەت و شێوازی خوێندنەوەی ئەو پیتانەی ئەو سیفەتانەی کە عکسیان نییە. حەوت سیفەتی کەمان هەیە کە لەگەڵ هێندێک پیتیکەدا پیتەکانی دیکە هەر کامێکیان لای کەمی 5 سیفەتی وەرگرتووە، وایە ئەو پیتانەی خوێندومانن حتمەن یا لە هەمز یا لە جەهریدا هەیە، لەوێ یەکێکی وەرگرتووە، لە شیددە و ڕەخاوە و مامناوەندی یەکێک وەرگرتووە، لە ئیستیعلا و ئیستیفالەی سیفەتێک وەرگرتووە، لە ئیطباق و لە ئینفتاحیش یەکێک وەرگرتووە، لە ئیزلاق و ئیسماتیش یەکێک وەرگرتووە. یعنی هەموو پیتێک لای کەمی لە کاتی گوتندا دەبێ 5 سیفەتی بەسەردا جێبەجێ بکرێت، 5 شێوازی بەسەردا جێبەجێ بکرێت. ئاسانیشە، هێندێکیان سیفەتێکی دیکە و هێندێکیان دوو سیفەتی دیکەش وەردەگرن. جا یەکەم دانیان لەو حەوت سیفەتانە ئەسەفیرە. ئەسەفیر یعنی لە زماندا یعنی فیکە، یعنی ئەو پیتانەی کە لە کاتێک گوتندا پێویستیان بە دەنگێک هەیە بەڕێیکەی بەناو ددانەکانتدا بۆ ئەوەی سەوتی پیتەکەی جوانتر دەرچێت کە سێ پیتن: ساد،
سين زا صاد كلكاتك ديلي دلن دبي وكو دنجي قاضي ها في كي قاضي أص ها هند رايقري الصالحين سين دبي لدنجي كلويتي ها قزور رايقري أس ها برب الناس زيقا لوي هنا سيلا قلا ها بيشتر رخاو بو لاواز بو وانفتاح بو إصماد بو صفيرشا برب الناس واروا بيتي الزا ها دبي لدنجي هنجي بسي الزكاة الزكاة الصاد سين زا صفتي صفيريان بسردا جێبەجێ دەبێ یعنی چی یعنی لە کاتێکدا کە دەگەینە ئەو پیتانە دەخوێنینەوە هەناسە و دەنگێکی زیاد لە ناو ددانەکانماندا بەڕێ دەکەین وەکو فیکەیەکی لێبێ ها کە لە سادی تەوان وەکو دەنگی قاز فیکەی قازی لێدێ ئەس لە سینی داوەکە دەنگی کرد ئەسسەلام بۆ زایی ئەو سیفەتە بۆ چییە؟ طبعا ئەو سێ پیتانە یەک مەخرەجیان هەبوو لە بیرتان ماوە وایە وە زۆریش طبعا لە یەکتر دەچن ها ئێستا هەندێک کەلیمەمان هەنە لە قورئانەدا بە نمونە ئەو شەیەمان هەیە ئەرریجز لە هەندێک شوێنان سینە لە هەندێک شوێنان زەئە ئەگەر ئەو سیفەتەی بەسەردا جێبەجێ نەکەی ئەرریجز نازانی بەس ئەها کە سیفەتەکەت بەسەردا جێبەجێ کرد بە نمونە لەو شوێنانەی کە سینە سەفیرەکەی بکە ئەرریجس طبعا هەموو کەس دەزانێت ئەوە سینە زەئە نییە وایە کە زەئە بوو ئەرریجز هەموو کەس دەزانێت کە وایە یان مەسەلەن سیراط المستەقیم ئەوە سادە وایە ئەگە بڵێ سیراط بەبێ ڕاوەستان بیڵێ خۆ ئەوەی کە پێشتر وشەکەی نەدی بێ نازانی تۆ سینت گوتووە یا سادت گوتووە یعنی یا بسڵتوو ها سینە ساد تاوان بە سین دەیخوێنی یا بە ساد ها بە نمونە وشەیە کە دەکرێت بە سین بە سادیش بخوێندرێ چۆن بەرامبەرەکەم زانێت سادم گوتووە یا سینم گوتووە بەو سیفەتی سەفیریەی ئەگەر بە ساد گوتە بڵێ یا بڵ ئەگە بە سین بڵێ یا هەر سەوت بەڕێکردنە بەڵام هەر یەکەی بە سیفاتی خۆی بە نمونە سیفەتی سادی دەنگی سادی بە قەڵەوی بەڕێ دەکەی چونکە پیتە ئیستیعلایەکانە دەنگی سینی بە ئیستیفالە بە مەڵاشوی خوارێ و بە ناسکی بەڕێ دەکەی ئەس کەواتە ئەو سێ پیتە ساد سین زای سیفەتی سەفیری وەردەگرن لە کاتێک گوتنیاندا پێویستیان بە دەنگێکی زیادەیە وایە کە ئەو دەنگە زیادە بە نێو ددانەکانتدا بێتە دەرێ بۆ ئەوەی پیتەکان بە ئاسانی و بە جوانی لە یەکتر جیا بکرێنەوە ئەوە یەک دووهەمیان سیفەتێکی کەمان هەیە پێی دەگوترێت قەلقەلە وایە قەلقەلە چییە؟ تەبەن یەکەمیان ئەسسەفیر بوو ئەوە تێپەڕی چەند پیت بوو؟ سێ پیت بوو سین لەگەڵ زا قەلقەلە چەند پیتە؟ پێنج پیتە قوتب جد قاف تا با جیم دال هەر پێنج پیتەکە لە پێشتر لە کامیان بوون لە ئەگەر لە بیرتان بێت لە شیددەن سیفەتی شیددەیان تێدا تەطبیق بکە ئۆتۆماتیکیان قەلقەلەکەش دەردەچێت قەلقەلە چییە؟ ها قەلقەلە بە کوردی یعنی هاژە یعنی لەرزە یعنی جوڵە کاتێک کە ئەو پێنج پیتانە دەڵێن بە مەرجێک سکونیان هەبێ ها قوتب جد کاتێک دەبنە قەلقەلە کە ساکین بن ها جا سکونیان لەسەر کرابێ یان بۆ خۆمان لە کۆتایی وشەکاندا سکونیان بۆ بکەین حاڵێن لە کاتێکدا چۆن زۆر ئاسانە مەخرەجی پیتەکەی بدۆزەوە قاف مەخرەجەکەی کوێ بوو بنی زمانمان لە مەڵاشووی دەدا وایە ئەگەر حرەکەی هەبێ هەرڕێک زمانت لە مەڵاشووی دە و دەنگەکەی بەڕێکەوە بە دیقەتەوە سەیریکەن چونکە ئێستا دەبێت فێری قەلقەلەش ببین عکسی قەلقەلەژە چونکە ئێمە هەندێک خەڵک پیتەکانی کەش دەکاتە قەلقەلە هەندێکیان قەلقەلەی هەر ناکەن ئەوانەی قەلقەلەیان تێدایە کاتێک مەخرەجەکەی بەکاردێنی لەگەڵ بەکارهێنانی مەخرەجەکەیدا دەبێ
ئەوەکان شوێنەکان ئەو ئەندامانەی کە پیتەکان پێ دروست دەبێت لێکی جیاکەیەوە ئەو جار قەلقەلەکە دروست دەبێت بنی زمانت کە لە مەڵاشوویدا ئەگەر بتەوێت قەلقەلە دروست نەبێ یەکسەر سەوتەکەی بەڕێکە قا لەبەرەوەی فەتحەی هەیە پێویستی بە وایە یەقو ضەمەی هەیە پێویستی بە قەلقەلەی نییە بەس ئەگەر دەبێتە سکون دەبێت چی بکەیت دەبێت ڕێک زمانت لە مەڵاشووی دەیولەیکەوە لێکردنەوەکە قەلقەلەیە حاڵێ وەگەوەی وایە یەک دەنگێک ئەوەیەکت بە شتێک کێشاوێ برب الفلق برب الفلق اقرأ الحق يعني واضحة دوایوی جیممان هەیە مەخرەجی جیمی کوێ بوو ناوەڕاستی زمان لەگەڵ مەڵاشووی لێیدا لێیکەوە بە لێکردنەوەکەی قەلقەلە دروست دەبێ وایە ئێستا ئەگەر فوجیڕەت فوجی لەوێ کەسرێ پێویستی بە لێکردنەوەی نییە بەس بڵێ الحەج زمان لێیدا لێیکەوە لێکردنەوەکە قەلقەلێ الحەج دوایوی دال و تائی تێدانە وایە مەخرەجی دال و تائی شوێ بوو سەری زمانمان لە دوو ددانە گەورەکەی دەدا وایە لێیدا هەڵیگرە هەڵگرتنەکە قەلقەلەیە لوط ئەوە قەلقەلەیە واضحە ئەحەد وایە ئەحەد ئەی مەخرەجی بائی لێو بوو طبعا پیتی با ئەگەر حرەکەی هەبێ لێو لەسەر یەکە لێکی دەکەیەوە دەبێتە قەلقەلە بسم الله بی لێچکەوە ڕێک پیتەکە دروست دەبێت بەس کاتێک سکوونی هەیە دەبێت زمان لێک دەی ئەوجا لێچکەیەوە لێکردنەوەکە چیە قەلقەلەیە ئەب کەواتە قەلقەلە بریتیە لە چی لە هەزە و جوڵەیەک بەدەنگت دەکەی وایە چ دەکەی چۆن هەزە و جوڵەکە دروست دەبێ مەخرەجی پیتەکەی کوێیە ئەو ئەندامانەی کە پیتەکان پێ دروست دەبێت لە یەکتریان دوورخەوە قەلقەلە دروست بوو واضحە قەلقەلە ئەو پێنج پیتەیە قوتب جەت کاتێک چ وەردەگرن سکونیان هەیە یان سکونیان بۆ دروست دەکەین طبعا ئەگەر سکونیان هەبێ قەلقەلەیەکی کەمە ئیقڕە لەبەرەوەی سکوونەکەی خۆیەتی لە ناوەڕاستی کەلیمەیدایە بەس برب الفلق لەبەرەوەی سکوونەکە بۆ خۆمان دروستی دەکەین قەلقەلەکەی تۆزێک زیاترە کاتێک شەدەی هەیە و لەسەری دەوەستی قەلقەلەکە بە قووەتریشە الحەج واضحە ئەی عەکسی قەلقەلەیتیە ئاگاتان لەو ملاحەزەیە بێ باشەوە ئەوە نییە دەیخوێنین عەکسی قەلقەلەی پیتی ساکین غەیری ئەو پێنج پیدا کاتێک تووشی دەبێت چی بکەیت خەڵکی ئێمە هەڵە لە ئەوەی حاڵی بوو ئاگاتان لێ بێت لە سکوونی حاڵی بوو خەڵک وە دەزانێ سکون بۆ ئیسراحەتیە یا بۆ ئەوەیە لەو شوێنانەی سکونن لەگەڵ پێش و پاشی لە یەکتری زیاکەیەوە بەڵام لە ڕاستی داوان نییە مەسەی وایە هەنون لە قوتب جەتدا دەکرێت لە کاتێکدا زمانت لە مەڵاشوویدا لێکەوە طبعا گەوات کرد قەلقەلەت کردووە کە پیتی قەلقەلەش نییە ئەنعەم میم نابێ کە دەیڵێ سکوونە ئەم ئەو ڕۆژانە لە شوێنێکی بم یەکێک فاتحای دەخوێن بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين ڕاستەوە ئەوانە هەڵەن غەیری ئەو پێنج پیتە کاتێک دەگەیە پیتی ساکین مەخرەجی پیتەکەی نابێ بەجێ بێڵی هەتا دەسێ سەر پیتەکەی دیکە چۆن یعنی ڕێک تەشبیهیکە سکون وەکو گرەی وایە گرەی دوو پەتی بێنە بەیەکەوە لێکیان گرێدا واضحە ڕێک هەردوو پەتەکە دەبن بەیەک لە زمانی عەرەبیشدا پیتی ساکین دەزانن بۆچی دروست کراوە بۆچی دانراوە لەبەر ئەوەی حرەکەی زۆر بە دوای یەکدا زۆر بە زەحمەت دەگوترێن
ها دیوتە کاتێک دوو ضەممە بەس دوو ضەممە لە دوای یەکەن خەڵکیەکێکی دەکاتە سکوت بویوتمان هەیە زۆری بنەی خەڵکی دەڵ بیوت وایە مثلا عیونمان هەیە عیو دوو ضەممە واوێکن عیون طبعا یەکێک حرەکەیەکی دەگۆڕێ حرەکە سکون بۆ ئەوەیە حرەکەکان ئاسان بگوترێن جا هەمیشە ئەو پیتەی کە سکونی لەسەرە پێش خۆی لەگەڵ دوای خۆی دەبێت ڕێک بەیەکەوە ببەستێەوە بەیەکەوە گرێدەی بە هیچ شێوەیەکی هیچ نێوانێک لە بینی پیتەکەی پێش سکوونەکەی و دوای سکوونەکەی نەبێت نازانم لێم حاڵیان نا بەدمەها میم ئەنعەم مەتا تائی دەڵی لێورد لامە بە ئەنعەمتە یان جاری وهەیە کەلیمەیەک دەخێ سەر کەلیمەیەکی دیکە بەڵام سکوونە صراط المستقيم لامي قمرية وذكر بلي صراط المستقيم صراط لما كي بتاني بلي زمان زياك أو زار مستقيم بلي بيقمان أبد كاتي دبيت قلقلة هلا ما انكردوها بلي صراط أو بقصي زور هذا وسب بوي تيب جين دنا هند راوستاني ناها صراط الرك دبي بيتكي ساكنكي بال بيوني بيشيلي هتا دسيسر بيتكي ديكا واضحه بتايبتي لحالتي وقف دا اغاتان ليبي كوتاي ايات كان لقران دا صدا هشتاو نوتي كوتاي كان ميمونونا و لميمي عاده كديلي ولا سري دوسي دبي ليوت داخي بسم الله الرحمن الرحيم ساو من دلم قلقلنيها عكس قلقليها و إياك نعبد وإياك نستعين زمان لما لاشوي لامە بە تا سەوتت کۆتایی پێدێ واضحە هەر پیتێکی دیکە جگە لەو پێنج پیتانە کاتێک سکونیان هەیە مەخرەجی پیتەکەی بەجێ ناهێڵی یعنی زمانە لێوە لای نابەی هەتا پیتەکەی دوای خۆی دەڵێ واضحە بەڵام ئەو پێنج پیتە قوتە بجەت کاتێک سکونیان هەیە پێویستە مەخرەجەکەی لە یەکتر دوورخەینەوە وایە هەزەیەک بەدەنگمان بکەین جوڵەیەک بەدەنگمان بکەین بۆ ئەوەی قەلقەلەکە دروست بێ ئێستا ئەگەر بێنین نمونەی بڵێن کارێن خان بڵێن لووط بەبێ هەناسە تا هەمز نییە ئەگەر لێوێ هەناسەی لەگەڵە کارێن خان نابێ لووط ننقد بوجوره استخدمت كذا لقلا لوط هلا ناود مده باش عافيه سلو خامل احد ما سهل الحج سيما الباب اي الباب باشا خيال حول الله قل هو الله أحد إذا صوت اقرأ قافك ها مصر اقرأ ده صوت بلا تيمان هي وقب قلقلة طبعا لهمان يعني با لهمان آسان ترى نمونيكم بوبلي والسماء والطارق 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 بقرقينا ها بنزمان لما لاشوي ددي جاي دكيو دبتا والطارق لا الله برب الفلق اخر بقرقي دي اللي قرق قلقليت تدرز نابه برب الفلق لا قرق غلط برب الفلق اي بني زماند لما لاشوي ددي لي زيادة كده بتاع قلقلة ولا لوط
ئەوە بڵێ وەقەب ئەوە پیتەکانی قەلقەلە طبعا دوایوی سیفەتێکی کەمان هەیە پێی دەوترێت الئینحراف وایە الئینحراف یعنی لارکردنەوە کە لە کاتی گوتنی پیتی لام و ڕا لام سەری زمان مەخرەجی پیت لامی کوێ بوو لایەکی سەری زمانمان لە مەڵاشووی دەدا وایە کاتێک سەری زمانت لە مەڵاشوویدا لەگەڵ لامی تۆزێک دەنگت لارکەوە و زمانیشت لارکەوە بەرەو الحەمد بۆی لامێکی جوانتر دەچێ الحەمد لی سەری حەقەکەی بۆ خۆی چۆنە لە کاتێک گوتنی پیتەکانی ئینحرافدا الئینحراف لام بۆ خۆی لام چۆنە ڕێک ئاوە سەری زمانت ئاوا تۆزێک دەترازێنی دەجوڵێنی الحەمد لله دوایوی ڕائشمان هەیە ڕائمان کوێ سەری زمانت تۆزێک سەرۆبن دەکەی لار دەکەیەوە الرحمن سەرۆبنکردن پێما بێ لەگەڵ کتێبەکەی بەڵام هەر یەکشتن سیفەتی چوارەم لینە لین لە مەلسمەکەی سەیە بە فەرقی نەدەی لین چی و چییە واو یا پیتی واو یا کاتێک سکونیان هەیە و پێش خۆیان فەتحەیە ئەو لەمە دیش خوێندمان پێیان دەگوترێت حرفەکانی لین کاتێک واوی دەڵێن لێومان بە نەرمی بەکاردێنین خەوف وایە یا کاتێک زمانمان لە مەڵاشووی دەدەین بە نەرمی لێ دەدەین وەکو جیمی لێی نادەین جیم شیدەیە فوجی وایە بەز لای نادەڵێن البەیت خەیاڵ خان لە خەوف سروە خان البەیت ئەتۆ دوایوی سیفەتێکی کەمان هەیە پێی دەوترێ تکرار وایە دووبارەکردنەوە بۆ کام پیتەیە پیتی ڕا کە دەیڵێ هەمیشە وەک ئەوەی وایە دوو ڕابنها سەری زمانت بە مەڵاشووی ناکەوێ بەڵام سەوتت دووبارە دەبێتەوە ڕەبەنا دەنگی خۆت تۆزە گورتکەوە وەک ئەوەی وایە دوو ڕابێ وایە هەموو ڕایەک گە شەدەی هەبێ هیچ ئەوە بۆ خۆی شەدەکە ڕائەکەی دەکاتە دوو ڕا بەس کاتێک شەدەشینی هەر بڵێ ڕەبەنا ڕەبەنا تکراری تێدایە ئاسانە سیفەتی تکرار بە تایبەتی کە دەکەوێتە کۆتایی ئاگاتان لێ بێ نابێ ون ببێ خەبیر بزریکەی هەیە هەر سەوتی نایە کاتێک ڕادەکەوێت دەبێ بڵێ چی خەبیر بۆی سەوتی ڕائەکەی بە قەت پیتەکانیکە بەسیر قەدیر وازحە سەوتی پیتەکەی لە شوێنی خۆت تکرار دەکەیەوە بەس پیتی ڕا سیفەتێکی کەمان هەیە تەفەشی بڵاوکردنەوەی دەنگ بە ناو دەمدا تەنها لەگەڵ پیتی شیندا مەخرەجی شینی کوێ بوو ناوقەدی زمانمان بە مەڵاشووی دەکەوت دوایە سەوتت بە بڵاوی بێنە هەتا دەنگت دەدەی لە دوودانەکەی شوێنی ضائی وەشەمسی وەشەمس نابێ وەش سینی بکەوێتە نا باشە ئەو بۆچیە بۆی لە سین دووری خەینەوە وەش سیمای لەگەڵ نەڵێ سینی نابێت لەگەڵ بێ ئەوە حافیە ئەوە دەستخۆش دوایوی سیفەتێکی کەمان هەیە پێی وترێ ئەلئیستیطالە لە کام پیتەیدایە پیتی ضات وایە مەخرەجی دەنگی ضات بە تایبەتی کاتێک سکونی هەیە مەخرەجی ضادی کوێ بوو لەبیرتان ماوە قەراقی زمانمان لە ددانەکانی خوێنەی دەدا وایە لەگەڵ زمان لەوێدا زمانت بخشکێنە زمانت دوو دەنگت بێنەوە بۆ شوێنی لامی حاڵێ ڕێک ئاوە سەوتت سەرۆ بنکەوە بیهێنەوە بۆ شوێنی لامی ضادێکی جوان دەردەچێ وەلەڵڵا کەوات کرد لەگەڵ ضائی بە هیچ شێوەیەکی لێک ناچێ ئەلئەڕڵ فەڵڵە سروەخان سروەنی سروشتخان عەفو دەی
هاتو ولا الله ايش دبيتي فضلا وبعضهم ما مين ضاد كذا ولا الضالين خيال خان ضادكم بقوله دەست خۆش بە سەیری سوورەتی بڕوچ کەن با بخوێنینەوە جەرەسیان لێدا بەڵام درەنگ دەستمان پێکرد دەقیتان بابەتی کەسم سوورەتی ئەلبڕوج قەلقەلەشی تێدا ناگە دیقەتی دەنێ کۆتایی ئاەتەکان هەموویان پێم وابێ هەر قەلقەلە هەموو نابە زۆرینیان قەلقەلەنا بسم الله الرحمن الرحيم والسماء ذات البروج قلقلة واليوم الموعود زمان اللذان الكو يكسد بيت قلقلة وشاهد ومشهود قتل أصحاب الأخدود هم قلقلا النار ذات الوقود واضحة بقصدي دوستن بوي تركيز تام كيا تساري إذ هم عليها قعود وهم على ما بس فا قلقلنيا ناكرب لي يف ليود ليك ليك كردو دبيت قلقلة قلت من قلقلة تايبة بو بينس بيتا بس لفائدة بيتي بكي يف بريك صوتك تا عيني دلي وهم على هساميم شرواها لبروي قلقلن نابلي وهم على ما يفعلوا اگر وا من قلقله من دروست کردون چون که قلقله نکردن چنده هلایا اوش که پیت قلقلن یا قلقله بودکی لوی هلاتره واضحه بوي وهم على ما يفعلون وهم على ما يفعلون بالمؤمنين شهود وما نقموا منهم من نون قلقلن نابلي منهم هي بحساب إظهار دكا منهم من زمان لي دكاتو جها أكيد الله كوانيا إظهار دكين من جيناك منهم إلا أن يؤمنوا آواز لهمزة عقاتان ليبه آواز ليبكي قلقلت كردوا كهمزة قلقلي تيدا ني يؤمي لمخرج خوي راي دقري هذا سيسر بيتكي ديكا وما نقموا منهم إلا أن يؤمنوا بالله العزيز الحميد الذي له ملك السماوات والأرض استغفر من مخرجي ضاد شوية بكاري دينين بلام استطالات صوت دريش كوا زماني شد بخش كنا بوشويني لامي دقتي الذي له ملك السماوات والأرض بتابتك كسكوني هبه صفتي دريجي استطالي زيادة دبته دابه والله على كل شيء شهيد إن الذين فتنوا المؤمنين والمؤمنات عقاشنا لهم زي بين بيت قلقلة إن الذين فتنوا المؤمنين والمؤمنات ثم لم يتوبوا فلهم عذاب جهنم ولهم عذاب الحريق إن الذين آمنوا وعملوا الصالحات لهم جنات تجري من تحتها الأنهار تكرار بزمان زياناك يا بس لشويني خوي الأنهار آواي اللي بكي دبيت قلقلة كبا زحمة قلقلة أنهار ذلك الفوز الكبير إن بط طالنا وراستي كلمة دهر قلقلة بس كمتر إن بطش ربك لشديد
إنه هو يبدئ يب ها باكا يب دبل ليوت هالجري أو زار بس يسر بيتا كيديكا إنه هو يبدئ ويعيد وهو الغفور الودود ذو العرش المجيد فعال لما يريد هل أتاك حديث الجنود فرعون وثمود بل الذين كفروا في تكذيب والله من ورائهم محيط آغاتا لطائبه هناسي لقرنا كانها محيط قلقلي توزق زحمة لبرها ناسكي بل هو قرآن مجيد في لوح محفوظ ضي قلقلنيا زمانت كلوه دانا لايمة بحتى محفوظ بلي محفوظ طبعا قلقلت كردوه كقلقلة نية وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه